خەڵک وا دەچیت لەسەر کەوکەبەکانی ئاسمان دەچێت لەوێ خانی دروستەکەن یعنی ئێمەش لەو ژیانە لەو نەهامەتێدا بژین من مامۆستایەکم ئەوە 26-27 ساڵە خزمەتم هەیە ئەوە فەرموو جادەکانمانە ئەوە ماڵک هەماڵ و حاڵمانە کاکە گیان ئەو پرۆژێ سندوقی بوو بەهۆی برێن گەندەڵی حکوومەتیوە کەوا کردیانە قەنتەرە ئەوە جادەی 30 مەتری بوو بەداخەوە ئێستا جادەکە 6 مەترە بەخۆیان لەناو ڤێلایان خەڵکش لەناو ئاو و لەناو مەزرا و لەناو ئەو ئاوە پیسەی بژ لەو هەلو مەرجە نەخۆشە و لەو بێ ئیشی لەو بێکارەی یانی تەماشاکەی هەر لەگەر کێشی هەتا ئاخری ماڵ هیچ لە بەدەر نەچووە باشە ئێستا داوای لە چێ قەرەب